بەناوبانگ دوو مردن هەموو ئینتەرنێتیش بە ڤیدیۆوە مردنەکانی بینیم. من ژیرم بەخێر بێن بۆ 24+. لێمن پیاوێک بە ناوی سپایرمان گیانی لەدەستدا. قاقا بن عنتەر لە سۆشەڵ میدیا ناوی بەوە دەرکردووە دەتوانێت بەسەر هەموو چیا و بەردێ بکەوێت تەنیا بە پەنجەکانی خۆی دەگرێت بەبێ گوریس بەبێ تیم تەنیا بەخۆی. هەندێک جار بەبێ پێڵاوی ژەم چاڵەنجەی دەکرد بەڵام لە 12 مانگا بەدەستێک خۆی بە بەردێکەوە گرتبوو کە 6 متر لە قەراغی بەردەکەەوە دوور بوو 120 متریش لە زەویەوە بەرز بوو لە خوارەوەش گرکان دەتەقی پەنجەکانی بەریدا و کەوتە ناو گرکانە زیندوەکەی پێی دەوترێت سولفەری ئاسید 24 کاتژمێری ویست تەنیا بۆ ئەوەی تەرمەکەی دەربێنم. هاوڕێکانی دەڵێن بەهۆی هەژاریەوە ئەم کارەی دەکرد بۆ ئەوی ناوبانگ پەیدا بکە خۆی و خانەوادەکەی بژێنێ. تەنیا ڕۆژێک دوای ئەمە لە بەرازیل لافرەتێکی 21 ساڵان بە ناوی ماریا ئێدوارس لەسەر پرتێک بەرزی دەکەنەوە بۆ ئەوەی یاریخۆ هەڵدان بە گوریسەکە ئەنجام بدە بەڵام گوریسەکە کە لاستیکیە بۆیان نەبەستەوە دوو پیا و فڕی دەدەنە خوارەوە. لە ڤیددیوەکە دەردەکەوێت دوای فڕێدانی یەکێک لە پیاوەکان سیر دەکەکەوە گوریسەکە نەبەستراوە و لە زەویە کچەکە 40 متر دەکەوێتە خوارەوە و ڕاستەخۆ گیانی دەستدا. تاوەکو ئێستا 3 کەس بەهۆی ئەم ڕووداوە دەژی کراون و پۆلیسیش دەڵێ ئەم کۆمپانیای ئەم کارە دەکا پارە لە خەڵک وەردەگرێت تەنانەت مۆڵەتی ئەنجامدانی ئەم کارەشیان نییە. پۆلیسی بەرازیل دەڵێ وەکو ڕووداوی کوشتن مامەڵ لەگەڵ دۆسیەکە دەکات. دوو وڵاتی تەواو جیاواز دوو جوڵەی تەواو جیاواز بەڵام یەک ئەنجام و یەک وانە ئەوی ژەوەیە لە ئینتەرنێت دەڵێن تکایە گوریزەکان ببەستن. ئێستا دەتوانیت بە خۆڕایی بە فڕۆکە لەسەر ماڵەکەی خۆت بفڕی پارە نادەی مۆڵەتی لێخوڕنی فڕۆکەشت ناوێت تەنیا مۆبایلێک یان کۆمپیوتەرێک لەگەڵ براوزەرێکت پێویستە. گوگل ئەرت فلایت سیمولەیتەری بۆ وێب ڕاگەیە بە خۆڕاییە بۆ هەمووان لێستا لا جیهان بەردەستە. ئەپ نییە داوڵۆندی بکەی لۆگین و ئیمێل و شتیشی ناوێت. جا ئەوەی سەیرام شتە تەواو نوێ نییە. پێشتر گوگل لەناو ئەپی دیسکتۆپی گوگل ئەرت شاردبیەوە نزیکەی 20 ساڵیشە هەبووە. تەنیا ئەوانەی شۆرکەتەکەیان دەزانین دەیانتوانی ئەم کارە بکەن. ئەنجامدانی ئەم کارەش ئێستا زۆر ئاسان بووە. لە گوگل دەنووسی گوگل ئەرت یەکەم لینک دەکەیتەوە دەتوانی بەسەر وێنەی نەخشەی ڕاستەقینەی جیهان بسوڕێتەوە. جا وێنەکان فەیک و ئایش نین وێنەی ڕاستەقینەن بە سەتەلایت گیراون. جا هەڵساون بە دانانی باڵەخانەکان بە شێوەیەکی 3D تەنانەت هەموو شوێنێکی سەر زەویان تێدایە. بەڵێ تۆ دەتوانی ماڵی خۆشت لە کوردستان بدۆزیتەوە بزانیت چەند بەرمیل ئاوتان لەسەر سەربانەکەی خۆتان هەیە یاخود قلینە غازی هەیە تێدایە خۆت ناتوانانی وێنەشی بگرێت. جا گوگل دەڵێ ئەم کارێ ئەوان کردویانە بۆ ئەوە نییە ڕکابەری نمونە یاریی چۆکو مایکرۆسۆفت فلایت سیمولەیتەر بکە بەڵکو بۆ ئەوەیە خەڵکی یاسایی کە کۆمپیوتەری بەهێز و کۆنسول و یاریان نییە بە ئاسانی بە خۆڕایی سەیری جیهان بکەن بۆیش بە خۆڕاییان داناوە و بە ئاسانی دەتوانی کارەکان جام بدەن. جا دەتوانێت تاقیکەیتەوە گەشتێک بەنێو جوانیەکانی کوردستان بە فڕۆکەکەی گوگڵەوە ئەنجام بدەیت. گەر جوتیاریت ئەم بابەتەی باسی دەکەم بۆ ئێوەیە لەو کاتێک دەخەویت سوپایەک لە ڕۆبۆت بە هەڵگرتنی ڕووناچی سەر و بنەوشەیی بەبێ بەکارهێنانی مادەی کیمیایی زیان بەخش بەناو چێلگەکەت دەکەون لە زیندەوەری خراپ و پیس چێلگەکەت بۆ پاک دەکەنەوە. لە چەند چێلگەیەکی فراوڵە شلیک یاخود سترۆبێری لە کالیفۆرنیای ئەمریکا ئێستا ڕۆبۆتی خۆکار بەکاردێ بۆ ئەوی لە شەو بە بەکارهێنانی ڕووناچی UV لایت ئەو ڕووناچیی چینی ئۆزۆن لە خۆر دەیگرێتەوە لەو چێلگەیە ببە لە دار و بەرهەمەکان دەدەن کە چێنراون بەبەستی ئەوەش لە زیندەوەری خراپ و نەخۆشی هەڵگر پاچی بکەنەوە. ئەو کۆمپانیای ئەم کارەش دەکات بە ناوی تریک ڕۆبۆتە مەکینەیەک بەکاردەهێنن بە ناوی لونا بەقەت تراکتۆرێکی ئاساییە خۆکارە بە ژیری دەستکردیش کار دەکەن دەتوانن ڕۆژانە تاوەکو 100 دۆنم لە شەوێکدا بەم ڕووناچیە پاک بکەنەوە بێ ئەوەی زیان لە ڕۆکەکان بدەن کە بەسەریشاندا دەڕا. جا شتێکی ژیرانەش دەکەن ئەم تراکتۆرانە تەنیا بە شەو کار دەکەن هەو کارەکەش ئەوەیە لە شەو مێشەنگوینەکان کاران نین نیانە دەرەوە زیان لە مێشەنگوینەکان نادەن نەوەک مێشەنگوینی لێبێ لە چەڵگەکان بژین یاخود ئەو زیندەوەرانەی کە لە خاکەکە دەژین سوودبەخش بن زیانیان پێناگەێنێ چونکە ئەوان تەنیا بە ڕۆژ بەدیار دەکەون ناوە بە شەو. ئەمەش بۆ فراوڵەکان گرنگە چونکە بەهۆی ئەو زیندەوەرانی ناویدا دەژین ساڵانە زۆرترین دەرمانی کیمیاوی پاکردنەوەی چێلگە لە فراوڵە لە جیهان بەکاردێت بۆیش زۆر تەندروست نییە بەڵام بەو کارە هەوڵ بدەن لەو دەرمانە کیمیانە دوور بکەونەوە فراوڵەی سروشتی بەرهەم بێن. جا کۆمپانیای تریک ئەم ڕۆبۆتانە نافرۆشێ بەڵکو بەکرێ شەوان بۆ چێلگەکان دابینی دەکەن ئەو کاتێکەوە جوتیارەکان دەخەون
جا ڕۆبۆتەکە یاخود تراکتۆرەکە کە لێ دەخوڕێ ڕووناچی مۆر بەکاردەهێنێ لە نیوە شەو کاتێ جوتیارەکە دەخەوێ داهاتوو چێڵگە و جوتیاری لەوە زیاتر پێم وانێ بێتە خەیاڵی زانستی وەک ئەوەی پێشتر لە فیلمەکان بینیمانە. هیچ کەسێک نییە بۆ ڕۆژێک لە کارەکەی ئەگەر کۆمپیوتەری بەکارهێنابێ ئەم بەرنامەی بەکار نەهێنابێ بەڵام پارەی نەداوە کەس پارەی نەداوە کەچی هەر کاریش دەکاتەرانە چەندین ساڵە بۆتە گاڵتەی هەموو کۆمپانیەکان کەەوە ئەم بەرنامەیە داوای پارە دەکە بەڵام پارەش نەدەی بۆ هەتا هەر کار دەکە. ئەمەی باسی دەکەم بەرنامەی وینڕارە ئەو بەرنامەی دەتوانی فیلەکانت بکاتە زیپ ڕار کۆمپرسیام کە بزووتریان کاتەوە دواترش بیان کەیتەوە لە ساڵ 1995ەوە تاوەکو ئێستا هەیە و زیاتر لە 30 ساڵە کار دەکە گەر ئەو کاتەش داد نابێت تاوەکو ئێستا داوای پارەی بکە بەڵام پارەش نەدابێ تاوەکو ئێستاش هەر کار دەکات. جا کەس پارەی نەداوە بۆیش کاتێک لە ئینتەرنێت لەم هەفتەیە کەسێک گوتی قەرزەکەم دایەوە بەرنامەی وینڕارم کڕی ئیدی بۆ بەزم و دایان کەسی دیکە سکرینشۆتیان داناوە دەنووسن بەرنامەی وینڕارمان کڕی و قەرزەکەمان دایەوە یەکێکی دەنووسێ خەڵکی چەندین ساڵە قەرزاری وینڕارە پێویستە ئێستا قەرزەکە بدەینەوە زۆری پێ نەچوو هەژماری وینڕار لە تۆڕی یەکس پۆستەکانی خەڵکی بڵاو کردەوە کە پارەیان داوە نووسیویانە لە کۆتاییدا پارەمان وەرگرت یەکێ لەو کەسانی وینڕاری کڕیوە پەرەپێدەرێکی ڤیدیۆ یاریەکانە و ڕایگەیان ڕۆژانە بەردەوام سوود لە وینڕار وەردەگرم ئەوەندە سوودم لێ وەرگرتووە ئێستا کاتێتی ئەو $30 بدەم کەوا سوودی $10,000 بۆ من هەبووە هەرچەندە وینڕار پێویستی بۆ $30 بەکارهێنەران نییە چونکە ساڵانە 15 بۆ $25 ملیۆن داهاتیان هەیە چونکە کۆمپانیا گەورەکان دەبێت وینڕار بکڕن مەجە بە بەکارهێنانی و ناتوانن بەکاربەدەکانی خۆیان بە خۆڕای بۆیان دابین بکەن بۆش پارەکە لە کۆمپانیا زەبەلاعەکان وەردەگرن بەڵام بۆ خەڵکی یاسایی وەکو ئێمە بۆ تا هەتایش بە خۆڕایی بەکاری بێنی چ لە گۆڕێ نییە بە کۆمپانیاش لێمان تۆڕە نابن. ئەم ساڵ ئەو ساڵەیە مۆبایلی نوشتاوی ئەپڵ دەبینین دەکرێتە بازار بەڵام دەبێت ئاگادار بن آیفۆن 18 پرۆ لەوانەیە نرخی تاوەکو $300 لە چاو پارسال بەرز بێتەوە هۆکارەکەشی کۆمپانیەکانی ژیری دەستکردن وەزاکەیان بە تەواوەتی لە هەمووان تێکداوە هەموو شتێکیان گران کردووە چێش بازەکەی دەدا بێگومان ئێمەی کڕیا یەکەم آیفۆنی نوشتاوی ئەپڵ کە نیمچە فەرمیە تاوەکو ئێستا چونکە لە کۆنفرانسی مانجی 6 ئەپڵ بەشێکی ناڕاستە و خۆ تۆزێ باسی کرد لە مانجینەوە بە فەرمی ئاشکرا دەکرێت ئەو پێشبینیەکانی جوان ناوی آیفۆن ئۆڵترا بێت لەگەڵ دوو دانە آیفۆنی 18 پرۆ و پرۆ ماکس ئەواتە ئەم ساڵ آیفۆنی 18 ئاسایی و 18 پلس نابینین دەچێتە ساڵی داهاتوو بەپێ لە دوانێکی نوێی سەرۆکی کۆمپانی ئەپڵ بێ نرخی میمۆری ڕام و SSD لە بەرزبوونەوەیە و ئەپڵ لەوانەیە ئەم ساڵ دەستکاری نرخی آیفۆن بکات پێشبینیەکان چۆنە $200 بۆ $300 نرخی هەر آیفۆنێک بەرز بێتەوە واتە بە شێوەیەکی ئاسایی لە کوردستان لەوانەیە نرخەکەی بۆ $1,500 بەرز بێتەوە نەوەکو $1,200 کە ئێستا هەیە جگەلەوەی لە هەفتەی یەکەمیش بێگومان بە $2,000 ناکردرا آیفۆن نوشتاوەکەش دەنگۆیەکان وان نرخی دەستپێکی لە $2,000 دەست پێ بکە و بەرز بێتەوە بۆ $3,299 جا وەکو ستایل و شێوە پێدەچێت آیفۆن نوشتاوەکە یاخود ئۆڵترایەکە بە کراوەیی شاشەیەکی هاوشێوەی آیپاد 7.8 ئینچیمان پێ بدە بەداخراوی شاشەیەکی لە دەرەوە دەبێت کە 5.5 ئینچە هینجەکە لە ناوەڕاست کە هەردوو شاشە بێکەوە دەبەستێتەوە بە قسەی دەنگۆیەکان بێ لە ئاسنی شلە دروست دەکرێت کە دەگوترێت لە تیتانیۆم بەهێزترە لەگەڵ ئەوەش خاوەنی دوو کامێرای 48 مگاپیکسلی دەبێت لە دواوە بەڵام ئەم جارە فیس آیدی نابێت تەچ ئایدی دەگەڕێتەوە بەهۆی ئەوەی مۆبایلەکە زۆر تەنگ دەبێت 4.5 ملی مەستورە بە پێی دەنگۆیەکان دەڵێن مەجای تێدا نیە ئەم ساڵ ئەپڵ پارچەکانی فیس آیدی لەناو ئەو مۆبایلە نوشتاوەیە دابنێت جگە لەمانە ئەوەی جێگەی سەرنجە نرخەکەی زۆر گران دەبێت لە بازاری مۆبایلی نوشتاوە نرخ لە نێوان 1,800 بۆ $3,500 ئەوەی ئەپڵیش گومانی تێدانە لە سەروی $2,000 دەبێت واتە ڕێک دوو هێندەی آیفۆنێکی وەکو 16 پرۆ ماکس کە ئەوێ ساڵێ بڵاو کرایەوە جگە لەوەش کێشەی بەرەمێنانی هەیە ئەپڵ لە راپۆرتێکی بلومبەرگ هاتووە ئەپڵ ناوانێت کێشەی بەرەمێنانی ئەم مۆبایلە نوشتاوی هەبێت چونکە لە چین پارچەکانی بە ئاسانی بەرهەم نایە هەرچەندە مارک گورمان دەڵێ تاوەکو مانجینۆ ئەپڵ بەرەمێنانی ئەم مۆبایلە لەوانەیە بهێنێتەوە سەر سکەی خۆی بە ئاسانی بتوانێت 3 بۆ 5 ملیۆن دانا لە ماوەی ساڵێک لێ بفرۆشێ واتە ساڵ یەکەم ئەپڵ پێشبینی ناکە زۆری لێ بفرۆشێ بەڵام ساڵی دووەم لەوانەیە زیاتری بکات آیفۆنی $2,000 ئەکید من لە بازاری مۆبایل بەگشتی لەگەڵ خۆی گرانتر دەکات چونکە خەڵکێکی زۆر ئەم مۆبایلە هەردەکڕان جا لەوانەیە بپرسن باشە ژیر مۆبایلی نوشتاوات سوودێکی هەیە و لە داهاتوو خەڵک چۆن بەکاری دێنێت وەڵامەکەش لەم ڤیددیۆیە جوان سەیری بکەم
ڤیدیۆیەک لە چین ڤایرال دەبێت بەناوبانگ دەبێت پیاوێک نیشان دەدا مۆبایلێکی نوشتاوی لە دەستە گەر جوان سەیری بکەین دەبینین سێ ئەپ لێک کاتدا کراوەتەوە لەسەر مۆبایلەکەی و بەکاری دێنین لەسەرە بە لە کۆڕنەیەک سەیری ڤیدیۆیەک دەکات لە دووەمیان نامە دەنێرێت لە سێمیشان لە خوارەوە بە بەردەوامی یاری دەکات ئەمەش نمونەیەکە لەوەی خەڵک خۆیان ڕادێنن لە لێک کاتدا سێ کار بە مۆبایلێکی نوشتاوە بکەن جا لە ئینتەرنێت ئەم ڤیدیۆیە زۆر بەناوبانگ بوو ناوێن لەناوە پیاوی سێ مۆبایل پیاوی سێ ئیش هەندێکی بەبێ ئیشی وەسفی دەکەن هۆکارەکەش تەنیا ئەوە نییە شاشەکەی گەورەترە بۆیەش مۆبایلی نوشتاوە لەوانەیە سەرکەوتوو بێت بەڵکو خەڵکی دەتوانن سێ کار لێک کاتدا لەسەر ئامێرێک ئەنجام بدەن بەڵام ئەمەش دەگرێتەوە سەر شەحن و پاتری و ئەو سۆفتوێرە بێگومان بەکاردێن جا بەهۆی ئەوەی ئەم ساڵ ئەپڵ یەکەم مۆبایلی نوشتاوی خۆی بڵاو دەکاتەوە کە نرخی سەر $2000 ڤیدیۆی لەم شێوەیە ئەم ساڵ زۆر دەبێت زیاتر دەبینین خەڵکی سێ کار یاخود چوار کار لێک کاتدا لەسەر یەک ئامێر ئەنجام بدەن نەک سێ ئامێر لێک کاتدا بەکاربێن جا ئەمە لە جیاتی سێ مۆبایلە دەبێت یەک مۆبایل بەڵام سەرکەوتوو دەبێت یان نام چونکە چەندین ساڵ دەبینکەوە مۆبایلی نوشتاوە هەر هەیە بەڵام چاوەکو ئێستا لە بازار بەهۆی زۆری نرخیان سەرکەوتوو نەبوون یاخود هەر مۆبایلی ئاسایی ساڵانە زیاتری لێ دەفرۆشێت کۆمپانیا کە لە ساڵ 1970کانەوە کۆمپیوتەری دروست دەکرد ئێستا خەریکی دروستکردنی مۆبایلی فلیپ فۆنن بە $500 کە سۆشەل میدیا تێدا نییە کۆمۆدۆر کۆمپانیایکی بەنێوبانجی کۆمپیوتەری ڕێترۆیە ڕاگەیان خەریکی مۆبایلێکم بەناوی کۆڵباک 820 مۆبایلێکی فلیپ فۆنە مۆبایلێکی گەمژەیە مۆبایلێکی زیرەک نییە خاوەنی ئاپستۆر نییە براوزەرێکی ئینتەرنێتی زۆر سنوورداری هەیە و بێگومان هیچ سۆشەل میدیای تێدا نییە هەرچەندە مۆبایلەکە زۆر گەمژە و سنووردارە بەڵام نرخەکەی یەکجار زۆرە $500 کە لە بازار هەمان مۆبایل بە 20 بۆ $100 لە بژاردەی دیکە بەردەستە هەرچەندە مۆبایلەکە زیرەک نییە بەڵام خاوەنی کامێرایکی 48 مگاپیکسڵە لە جوواوە بۆ گرتنی وێنە پێشەوەش بێگومان کامێرایکی سەڵفی بچووکمان هەیە بەڵام نرخەکەی هەوادارانی ئەم مۆبایلی تۆزێک نیگەران کردووە لە پارێزگاریکردن لە خۆیان کۆمپانیەکە دەڵێن باشە بۆچی ئاساییە ئۆتۆمبیلێک بە $80,000 بکڕی کە کاری ئۆتۆمبیلێکی $20,000 دەکات تۆش بۆ $500 نادەیتە کۆمپانیایە کە سۆشەل میدیات لێ بسڕێتەوە ژیانت بۆ بگەڕێنێتەوە جا ئێستا مۆبایلەکە لە ئەمریکا بڵاو کراوەتەوە خەڵکی بەکاردێنن لەناو گەنجانیش تۆزە ناوبانجی پەیدا بوو هەرچەندە ملیۆنان بێگومان کۆپی لێ نافرۆشن بەڵام لە ئێستاوە خەڵکی ئامادەن بۆ ئەوەی لە سۆشەل میدیا دوور بکەونەوە مۆبایلێکی گەمژەی $500 بەکاربێن لێگۆ ئۆتۆمبیلێکی ڕاستەقینەی بە یاری لێگۆ دروست کردووە کە دەگاتە خێرایی 90 کیلۆمترش لە کاتژمێرێک وەکو ڕکلامێک بۆ لۆگوێ تەکنۆلۆژیای نوێیەکی خۆیان کۆمپانیای لێگۆ ئۆتۆمبیلێکی ڕاستەقینەی کۆنینسێک دروست دەکات کە خۆی ئۆتۆمبیلەکە تەنیا 30 دانەی لە تەواوی جیهان هەیە ئۆتۆمبیلێکی هایپەرکارە هەڵساوە بە بەکارهێنانی 327,906 دانە میکانۆی لێگۆ بۆ دروستکردنی ئۆتۆمبیلەکە کە بەڵێ کار دەکا و بەڵێ دەڕوا جەماعەتی لێگۆ لە کارەکەی خۆیان ئەم کاریان ئەنجام داوە 9,000 کاتژمێریشیان پێچوە توانی تاوەکو بنیاتیان ناوە هەر هەمووشی بەدەست دروست کراوە و کێشیشی دەڵێن تۆنێک و نیوە 400 کیلۆش تەنیا ئەو میکانوەیە کە لی بەستراوە جا لێگۆ کارێکی بێگومان ناوازەی کردووە هەڵسان بە لێخوڕنی ئۆتۆمبیلەکە و بە باشیش دەڕوا ئەو کەسەی کە لێشی خوڕی ناوی مارکەس لوندایە کە شۆفێرێکی بەناوبانگ و تایبەتە بە ئۆتۆمبیلەکانی کۆنینسێک و خۆشی خاوەنی ڕێکۆردی جیهانیە بۆ خێراترین ئۆتۆمبیل لەسەر زەوی کە تاوەکو ئێستا تۆمارکرابێت ئۆتۆمبیلەکەی لێگۆ توانی تاوەکو 69 مایل خێرا بڕوە ڕێکۆردی پێشووی خۆیان بە 2 هێندە شکان کە جاری ڕابردوو بۆ ئۆتۆمبیلێکی مەکلارن هەمان کاریان کرد ئەوەی جوانە لە ئۆتۆمبیلەکە کردنەوەی دەرگاکانە کە وەکو دەرگای ڕاستەقینەی ئۆتۆمبیلی کۆنینسێک وەکو باڵ بۆ سەرەوە دەکرێتەوە هەمان ئۆتۆمبیلیان دروست کردوێتەوە نرخی ئۆتۆمبیلی ڕاستەقینەکە تاوەکو $3 ملیۆن بەڵام دیار نییە ئەو ئۆتۆمبیلی لێگۆ چەند دەوەستێ ئێستا لێگۆ تەنیا میکانۆی منداڵان نییە بەڵکو پۆست بەوە لێ دەدەن میکانۆیەکی وایان دروست کردووە دەتوانێت ئۆتۆمبیلی هایپەرکاری ڕاستەقینەی پێ دروست بکرێن ئەو بێگومان بژوە گەر تەمەنت لە ژێر 16 ساڵە لە بەریتانیا دەژی لە ماوەیەکی نزیک ناتوانانی سۆشەل میدیا بەکاربێنی نە تیکتۆک نە ئینستاگرام نە فەیسبوک نە سناپ ناتوانانی بیانکەیتەوە چونکە بەیاسا لەو وڵاتە قەدەغە دەکرێت حکوومەتی بەریتانیا بە فەرمی ڕاگەیان پلانی هەیە بۆ قەدەغەکردنی سۆشەل میدیا بۆ منداڵانی ژێر 16 ساڵ زۆرینەی پلاتفۆرمەکانیش دەگرێتەوە لە سناپچات تیکتۆک یوتیوب ئینستاگرام بەڵام واتساپ و مەسنجەر ناگرێتەوە سەرۆکوەزیرانی بەریتانیا کیر ستارمەر ڕاگەیان بەریتانیا بە دوای بڕیارەکەی ئوسترالیا دەکەوێت کە یەکەم وڵات بوو بڕیارێکی هاوشێوەیان لە وڵاتەکەی خۆیان دەرکرد لە 25 دیمانجی 12 بواری جێبەجێکردنیش کە سۆشەل میدیا لە منداڵانی ژێر 16 ساڵان قەدەغەکراوە جگە لەوەش
ئینتەرنێتیان بە شێوەیەکی زۆر گەورە سنووردار کردەوە بەتابەتیش وێبسایتی نەشیا و توندوتیش جا بۆ ئەوانەی لەژێر 18 ساڵانن ژیری دەستکردی وەکو چات بۆت لە بابەتی چاتی خۆشەویستی و سێکسی بە تەواوەتی قەدەغەیە بەریتارە دەڵێ سەرجەم کۆمپانیەکانی تەکنۆلۆژیاش ناچار دەکەن پابەندی ئەم یاسایان نوێ بن گەرنا لە کار دەخرێن لە وڵاتە دەبێت پابەندی ئەو یاسایە بن ئەم یاسایانەی بەریتانیا لە دوای ژیری دەستکردەکەی ئیلۆن مەسکرێ کە دەتوانرێت خۆی بکاتە خۆشەویستی بەکارهێنەر قسە و جوڵەی نەشیا و سێکسی بۆ بەکارهێنەرەکەی بکە کاتێک بە شێوەیەکی ڤیدیۆیی تۆ دەتوانانی ئەم کارە ئەنجام بدێت ئەم بڕیارەی ئیلۆن مەسک و ئەم کارە ئیلۆن مەسک وای لە وڵاتان کردە بۆ پاراستنی منداڵان یاسای لەم شێوەیە دەربکەن هەرچەندە تاوەکو ئێستا تەنیا دوو وڵات یاسای دژی سۆشەڵ میدیا لە منداڵان دەرکردووە بەڵام پێشبینیەکان وان وڵاتی دیکەش هەمان کار بکەن بەڵام پێناچێت ئەمریکا یاسای وا دەربکە چونکە بە فەرمی ڕایگەیاندەکەوە باوەڕیان بە ئازادی ڕەها هەیە سنوورداری ناکە بەڵام وڵاتانی وەکو ئیسپانیا یۆنان و سلۆڤانیا لە ئێستاوە ڕایان گەیاندووە لە ڕێگەی پەرلەمانی وڵاتەکەی خۆیان هەوڵ دەدەن یاسای هاوشێوە دەربکە بەڵام تا ئێستا ئەوانیش نیان کردووە لەوانەیە لە ماوەی چەندین ساڵی داهاتوو سوشال میدیا بەگشتی لە منداڵان قەدەغە بکرێت چۆنیەتی ئەنجامدانی ئەو کارش لە ڕێگەی خۆتۆمارکردن دەبێت بۆ کەسانی کە خۆت تۆمار دەکەی دەبیان ناسنامەی فەرمیت پێبێ یاخود دمچاوی خۆت بە شێوەیەکی سکان کە پیشانی ئەپەکە بدێت کە منداڵنی اینجا تۆ دەتوانی سوشال میدیا بکەیتەوە گەر نابەتەواتی قەدەغە دەکرێت گەورەترین یاری چاوەڕوانکراوترین یاری لە مێژوودا GTA 6 بەرواری کڕینی پێشوەختەی بۆ ئاشکراکرێت لە مەفتەیە و ئەمەش مانای ئەوە دەدا یاریەکە دوان ناخرێت و نرخی یاریەکەش بێگومان پێنجشەمەی یاخود ئەم پێشەمەی ئاشکرا دەکرێت پێشبینیەکانوان لە نێوان 70 بۆ 80 دلار بن و پێشبینیەکانوان ڕۆکستا بەرزترین نەکاتەوە و بە فەرمی ڕایانگەیان کە پری ئۆردەر یاری GTA 6 پێنجشەمە چالاک دەکرێت لەسەر پلاتفۆرمەکانی پلیستیشن وەروای Xbox بە شێوەی دیسکیش لە هەندێک فرۆشگای جیهانی بۆ کەسانی دەیانەوێت بەردەستی دەخەن بۆ کڕینی پێشوەختە لەگەڵ ڕاگەنراوی کڕینی پێشوەختەکە ڕۆکستا شتێکی دیکەشی بۆ هەواداران ئاشکرا کرد کە چەندین ساڵە خۆیان بەخۆڕایی بۆ GTA دروستی دەکەن ئەویش کەڤەر ئارتی یاریەکەیە بە فەرمی لۆگۆ و بانەر و ئەپدەیتی سوشال میدیای خۆیان کردوێتەوە بۆ یاری GTA 6 واتە بە فەرمی مارکتینگی یاری GTA 6 دەستی پێکردووە ستایلە کۆلیگەکەی پێشتریان هەر بەکارهێناوەتەوە هەلیکۆپتەری تێدا ئافرەتی سەرنجڕاکێشی تێدا و هەردوو پاڵەوانی یاریەکە تەنانەت ئاژەڵی وەکو تیمساعیش و بەلەمیش لەسەر ستایلە بەناوبانکەی پێشوو GTA 5 لەمەش دروستکراوە جا بۆچی ئەم هەواڵەگەرینکە چونکە پلیستیشن ستۆر و Xbox ستۆر پری ئۆردەری هیچ یاریەک وەرناگرن ناتوان وەری بکرن بە پێی یاسا کە زیاتر لە 12 مانگی پێ بچێت تاوەکو یاریەکە بڵاو دەکرێتەوە جا مادەم یاریەکە پری ئۆردەری دێ واتە بە فەرمی یاریەکە دوان ناخرێت بەڵە کاتی خۆی بڵاو دەکرێتەوە کە 19 مانگی 11 و تەنیا شتێک ماوە ترێلەری نوێ و گەیمپڵەی نوێ گەڕ ڕۆکستا خۆی ئاشکرای بکە کە یاریەکە لەسەر کۆمپیوتەر بڵاوی دەکەنەوە چونکە ئەم یاریە تاوەکو ئێستا تەنیا بۆ پلیستیشن 5 و Xbox Series بڵاو دەکرێتەوە کۆمپانیایەکی گەورەی ئەمریکی ڕۆژێک کارەکانی بەهۆی یاری GTA 6 دەوەستێنێ و مۆڵ دەداتە کارمەندەکانی ئەم هەواڵە فەیک نییە و ڕاستیە بێرگەر مۆرسپۆرت کۆمپانیایەکی ئەمریکی لە کالیفۆرنیا کاریان دروستکردنی پارچەی ئۆتۆمبیلی وەرزشیە بە فەرمی ڕانگەیان تاوی کارکردنی خۆیان لە 19 11 دەوەستێنن هۆکارەکەش بۆ ئەو ڕۆژە ئەوەیە یاری GTA 6 بڵاو دەکرێتەوە جا چۆن ئەم بڕیارەیان داوە چەند کارمەندێکی کۆمپانیاکە داوایان لە بەڕێوەبەرایەتی کۆمپانیاکە کردووە مۆڵەتیان پێ بدەن لە 19 11 لەم ڕۆژە یاری GTA 6 بڵاو دەکرێتەوە مۆڵەت وەربگرن تاوەکو لە ماڵەوە بن بتوان یاریەکە ئەنجام بدەن بەڕێوەبەری گشتی کۆمپانیاکەش لە جیاتی ئەوەی بڵێ نابێ و ئیدی ئەوها گوتوێتی زۆر باشە تەواوی ڕۆژەکە لە کۆمپانیاکە مۆڵەتی گشتیە با کەس داوام نەکە بۆ خۆتان یاری GTA 6 بکەن لە ڕاگەیەنراوەکەی خۆیان کە لە ئینستاگرام و فەیسبوک و X بڵاویان کردێتەوە کاردانەوەیکی جیهانی لەسەر ئەم هەواڵە لێکەوتەوە هەواداران داوا لە کۆمپانیەکانی خۆیان دەکەن تاجیان دەکەن چاو لە کۆمپانیا بکەن مۆڵەتیان پێ بدەن یاری GTA 6 ئەنجام بدەن ڕۆژە ئەمەش بۆ ئەو دەگرێتەوە ڕۆکستار 13 ساڵە خەریکی یاری GTA 6 پێشبینی دەکرێت لە ماوەی ساڵێک 40 میلیۆن کۆپی لێ بفرۆشێ هەر کۆپی بێگومان 70 دلارە کە بە یاریەک نزیکەی 2 میلیارد دلاریش تەنیا بەس پارەی تێچوە دروست بکرێت خۆشەویستان 24 پلسن پێشکردن تا هەفتەی داهاتوو بەخوای گەورەتان سپێرم خوداتان لەگەڵ